ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز و خۆشەوی سڵاوی خواتان لەبێت دووبارە خۆم بە خۆشحاڵەزانەیە بە ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەیەکی نوێ. خۆشەویستان سڵاوی خواتان لێبێت، خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵم برا خۆشەویستانە سەیرانێکی جوانمان ڕێخست و ئەم شوێنێکی خۆش هاتین ئەمڕۆ بۆ ماسی گرتن، ماسیشمان گرت و ماسیشمان برژان و ماسیمان خوارد. کاگە گۆڤە ئەمڕۆ تۆ بەچی بەشدار بووی لێرە؟ وەڵام ئەمڕۆ بە برژاندن و گرتن و سوورکردنەوە و هێڵان و بردن و خواردنی بەتەڵفلیم مەتەڵفلیمەکە خۆ بووی ئاو مایکە ئەی مامەسا تۆ ئەمڕۆ بەچی بەشدار بووی خواردن؟ بە خواردن بەڵێ ماسیشمان گرتیەوە. تۆ کاگەلیان بەچی بەشدار بووی؟ وەڵام بەس بە خواردن. با بچین بەلای کاگە حاجی یوسێ ماسی گرت دەستی خۆش. تۆ بەچی بەشدار بووی خاڵۆ؟ وەڵای قوربان دامیان بەشدار بووین پێکەوە شتێکی جەماعی بوو خۆش مامزان اسماعیل وانە پێکۆ ماسیمانە گرت ومان کێشا بەسەریاو دوای کاگۆبە برژانی و ئیتر ئاوا دەستان خۆش بێ. ئەی مامەسای بەڕێز تۆ بەچی بەشدار بووی؟ دەچی بەردەمەوە بە خواردن. کاردکتۆر پێکەوە باوەشێنمانە کرد. نانە من بە ماسی گرتن بەشدار بووم ئیتر ڕاویشتی جوانشمانە کرد بە قاچاق ئافرین. ئەی خۆم بەچی بەشداری بووم؟ ناوە فەلسەفەکە خۆ من کەسێ ناکات. هیوادارم هەمیشە هەموومان سەرکەوتوو بین. مامەسا گۆڤەن بە تایبەتی بەڕاستی منی لێ دیارە مامە گۆڤەن سکرتێری گشتی کەناڵی بیکەی فۆق کەناڵی هەمووان. خۆشەویستان زۆر سپاس بۆم برا بەڕێزانە کە ئەمڕۆ بەشدار بوون لە ماسی خواردن و ماسی گرتن لە شاری لای گلۆستەرۆ. شەموزنارتتان لەگەڵا بوو لە کەناڵی بیکەی فۆر لە خزمەتانام. هیوادارم هەمیشە دانیشن بەخۆشی.